بە شێوەیەکی گونجاو ناوی گومبەزی ئاینەکان پێی دەگوترێت مزگەوتێک، کلیسایەکی ئۆرتۆدۆکس، کەنیسەیەک و لەوە زیاتر هەموویانی لە ژوورێکدا کۆکردوێتەوە. ئەو گومبەزە کە مەبەستی بەرەوپێدان بە تێگەیشتنی نێوان ئاینەکانە لە شاری کازان لە 800 کیلومتری لە باشووری ڕۆژاوای موسکۆ هەڵکەوتووە. دروستکردنی ئەو گۆمبەزە 1992 دەستی پێکرد دوای ئەوەی ئیلدار خانۆف میعمار و مرۆڤ دۆزگوتی ئەو چاوی بە مەسیح کەوتووە. خانۆف لە 2013 کۆچی دوایی کرد. براکەی ئێلگەز ئەرچی تەواوکردنی ئەو بینایی گرتوۆتە ئاستۆ. حەزرەتی مەسیح خۆی بە براکەم نیشاندا و پێیوت دەست بە هەڵکەندنی بناغی گومەزەکە بکە. براکەم پێی دەڵێت کە پارەی بۆ ئەو کارە نییە، بەڵام مەسیح پێیوت تۆ دەست بە کارەکە بکەن و پاشان ببینات چی ڕوودەدات و ئاکامەکەی ئەو گومەزەیە. چوارچێوەی نمای ئەو گومبەزە ڕنگدانەوەی شێوازەکانی میعماری ئاینەکانی زۆر بەجۆرە و هەروەها ئەو ئاینانەش دەگرتنەوە کە پەیرەویکردن و نزاکردنیان بە کۆتایی هاتووە وەک باوەڕی میسرەکانی کۆن. خەڵک بۆ ئێرە دێن چونکە ئێرە شوێنێکی ئاسایی نییە، هیچ گومەزێکی تر وەک ئەوە لە جیهاندا نییە ئەوەندە گەورە بێت. یارمەتی لەلایەن ئەو کەسانەی سەردان دەکەن کۆمەک بە پرۆژەکە دەکات. ئەو کەسە بۆ سەردان لە ئیندۆنێزیا ڕاهاتووە کە گەورەترین جەماوەری موسڵمانی لێیە. لێرە وزەیەک و خۆشحاڵیەکی ئارام هەیە. خەڵک سەردانی ئێرە دەکەن بۆ ئەوەی وزەیان پێ بدرێتەوە و ئەم خۆشیە لەگەڵ خۆیان بەرنەوە و تەنانەت ژیانیان پێ باش بکەن. کەسێکی دیکە بە دەوری ژووری پەیرەوانی بوودادا دەگەڕێت. ئێمە هەست بەوە ناکەین کە لەگەڵ یەکتر هەجیاوە. ئێمە هەست بەوە ناکەین کە لەگەڵ یەکتر جیاوازیمان هەیە. هەرچەند جیاوازین و ئاینی جیاوازیمان هەیە، ئەو شوێنە نیشانی دام کە دەبێت لە بەرامبەر یەکتردا سنگ فراوان بین. قەوارەی ئەو بینایە جۆرێکە کە بۆ خزمەتگوزاری ئاینی کەڵچیلی وەرناگیرێت، بەڵام وەک دامەزرێنەرەکە وەسفی کرد وەک گومبەزێکی کولتور و ڕاستی خزمەت دەکات.